شوان هەورامی لە شاری سلێمانی دیداری قەڵەمێکی ماندوو بۆ نووسەر و ڕووناکبیری کۆچکردی کورد شوان هەورامی بەڕێوەچوو کە دووەمین دیداری ڕێکخراوی بوار بوو بۆ چالاکی ڕووناکبیری. شوان هەورامی ڕۆڵێکی کارایی لە بزوتنەوەی ڕووناکبیری و سیاسی کوردستاندا هەبووە، جگە لە بەشداری چالاکانەی لە خەباتی نەتەوەیی ناوبراو خاوەنی چەندین بەرهەمی وەرگێڕدرا و نووسراوی بە نرخ بووە و ڕۆژنامەنووسێکی چالاک بووە. ئەمڕۆ بە دڵێکی پڕ لە حوسنەوە دووەم دیداری قەڵەمێکی ماندوو کە بۆ کاک شۆن هەورامی تەرخان کراوە بەڕێوەی دەبێن و لەم دیدارەدا چەند پانێڵێک پێشکەش دەکرێت سەبارەت بە ژیان و وەرهەمەکانی کاک شۆن هەورامی. فیلمی دیکۆمنتاری تێدایە، کۆمەڵێک ساڵەکی تری تێدایە و ڕێز لە خانەوادەکەی دێنن لە جیاتی خۆی کە خوازیار بوون بۆ خۆی بەشدار بووایە، چونکە ئەم دیدارەمان بۆ دیداری زیندوانەوەی کە خزمەتێکی باشیان بەڕەوتی معریفە کردو لە کوردستانەوە. خوازیارین ئەمە بگاتە ئاستی بەشێک لە هەوڵ و توانە معریفیەکانی کاک شۆن هەورامی وەکو ڕۆژنامەنووس، وەکو وەرژێڕ، وەکو نووسەر، وەکو شڕۆپەکاری سیاسی، وەکو شاعیر و وەکو ئەدیب، ینی پیاوێک وەکو زمانزان بەڕاستی، ینی پیاوێک بوو بتوانم بڵێم خزمەتێکی گەورەی بە واری معریفە کردبوو. دەرگای جیهانیش دیکەی کردەوە و یەکەم سەلام شوان هەورامی کۆچ کردو خزمەتی زیاتر لە 40 ساڵی لە بزافی ئیسلامی و ڕووناکبیری و ڕۆژنامەگەری هەبووە و ئەستێرەیەکی درەوشاوە بووە لە بزافی ئیسلامی کوردستان. هاوڕێکانی لە ڕێکخراوەکە باز لە ڕۆڵ و پێگە و گرنگی ئەم کەساتیە دەکەن لە بواری نووسین و ڕووناکبیریدا. قەڵەمێکی ماندوو، نووسەرێکی خەمخۆر، پیاوێکی کوردەواری ئەڵێ بەڕاستی پیاوانە وێ بۆ مامۆستا بوو بەڕاستی لە هەر ڕوانگەیەکەوە کە سێرمانە کرد ئێمە لێوە فێرە بووین. وە کۆشەکەی بەڕاستی ینی بوو بەوانەیە کە ئەو ڕۆحیەت و ئەو توانا و ئەو خەمخۆری و ئەو دووربینی و ئەو کۆڵنەدانە و کە ئێمە بەردەوام وانی لێوەرگرین. دەرسێکی هەفتانەی قورئانی هەبوو. لە دیدارەکە چەندین کەساتی سیاسی ڕووناکبیر و ڕۆژنامەنووس و کەسوکار و هاوڕێیانی ئامادە بوون و چەند پانێڵێکیش لەسەر کەساتی شوان هەورامی بەڕێوەچوو، دواتریش خەڵاتی ڕێزێنان بەخشرایە خانەوادەکەی. لە ڕاستیە خۆی مامۆستا شوان ئەندامی ڕێکخراوی بوارە و بواریش بەم دیدارە هەڵدەستێ. ئێمە بەر لەوەی کە وەفاتیش بکە خی گەورە لێی خۆش بێ نێتمان هەبوو کە ئەم ساڵ قەڵەمێکی ماندوو تایبەت بێ بە مامۆستا شوان هەورامی، بەڵام بەداخەوە کە وەفاتی کرد، بەڵام بوار بە گرنگی زانی کە ئەمڕۆ شمبیرە لە یاد نەکات. هەرچەندە شوان هەورامی لە ژیاندا نەماوە، بەڵام میراتە فکری و ئەدەبیەکەی بە زیندوی ماوەتەوە. سیمینار و وتارەکان کە لە یادیدا ساز دەکرێن جەخت لەسەر بایەخی بەرهەمەکانی و کاریگەریەکانی لەسەر گەشەساندنی هزری سیاسی و کۆمەڵاتی لە کوردستان دەکەنەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی. لەگەڵ خۆیدا بێبا و هەر جارەی لە جێگەیەکی گرنگەوە دەردەکەوێتەوە.